گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان 21 ڕۆژ تێپەڕ دەبێت لە مانگی یار و تاکو ئێستا وادەی دابەشکردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێم دیار نییە و مەترسیەوە موچەوە کارتێکی سیاسی بەکاربهێنرێت کۆڕبەندی ناڕزایی لە کوردستانیش لە بەیاننامەیەکدا داوا دەکات بە ئەوزترین کات موچە دابەش بکرێت ئەوەشداری دات حکوومەتی هەرێم ئەگەر لەم هەفتەیە هەڵوێستی خۆی بەرامبەر دابەشکردنی موچە ڕانەگەێنێت بەرشاڵاوێکی فراوانی ناڕزایی دەبێتەوە بە میواندارێک لە بەڕێزان ئەندازیار عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە ستۆدیۆی هەولێری شۆ عەلی مەحموود ئەندامی دەستەی کۆڕبەندی ناڕزایی لە کوردستان لەگەڵمان دەبێت سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانم شڕۆڤەیەم پرسە دەکەین ڕۆژ تێپەڕ دەبێت لە مانگی ئایار تاوەکو ئێستا شوادەی دابەشکردنی موچەی مانگی نیسانی فەرمانبەرانی هەرێم دیار نییە و مەترسی ئەوەیە موچە وەک کارتێکی سیاسی بەکاربهێنرێت ئەندامێکی پارلەمانی کوردستانی شڕایی دەگەێنێت حکوومەتی هەرێم پێنەدانی ڕوبع موچەی کردووەتە سزادانی موچەخۆران سۆران عومەر پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵ بە پەیامی ڕاگەیاند حکوومەتی هەرێم 8 ملیار و 500 ملیۆن دۆلاری پارەی نەوت و بانکەکانی لایە بەڵام ڕوبع موچەی کردووەتە سزادانی موچەخۆران ئەو پەرلەمانتارە وتیشی تەحەدای سەرۆکی حکوومەت و وەزیری سامانە سروشتیەکان دەکەم ئەگەر بڵێن وانە لایەنەیەکی ترەوە کۆڕبەندی ناڕزایی لە کوردستان لە بەیاننامەیەکدا داوا دەکات بە زووترین کات موچە دابەش بکرێت کۆڕبەندی ناڕزایی لە کوردستان ڕای دەگەێنن حکوومەتی هەرێم بە پاساوی سیاسەتی کەمکردنەوەی خەرجیەوە پابەندی خۆی بەرامبەر بە موچەخۆران کۆتایی پێهێناوە کۆڕبەندەکە ئیدارەی خۆتزیینەوەی حکوومەت دەکات لە ئەرکەکانی و هۆشداریش دەداتە حکوومەت ئەگەر لەم هەفتەیەدا هەڵوێستی خۆی بەرامبەر بە دابەشکردنی موچە ڕانەگەێنێت بەرشاڵاوێکی فراوانی ناڕەزایەتی دەبێتەوە لە ئێستاشدا هەوڵاتیانی هەرێمی کوردستان ترسیان هەیە پرسی موچە بکرێتە کارتێکی سیاسی دووبارە هەوڵاتیان سزا بدرێنەوە عومەر عنایەت ئەندامی پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند بە فەرمانی نێچیروان بارزانی موچەی فەرمانبەران ڕاگیراوە پێشتریش وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم لە ڕوونکردنەوەیەکدا ڕەتی کردبەوە پارتی دیموکراتی کوردستان ڕێگر بێت لە پێنەدانی موچە بەپێی سیستەمی نوێی موچەی مانگانەی موچەخۆرانی هەرێم نزیکەی 400 ملیار دینارە بەپێی راپۆرتی وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمیش داهاتی نەوتی هەرێم بە بۆڕی لە مانگی نیساندا 376 ملیار دۆلار بووە جگە لە داهاتی تانکەر و خاڵە سنوورەکان و ناوخۆ کەواتە داهاتی مانگانی هەرێم زیاتر لە موچەی فەرمانبەران کەچی حکوومەت موچە دابەش ناکات سڵاوتان دەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم کاومەدیێنەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین باز لە هۆکاری دواکەوتنی موچە بکەین ئایا هۆکارەکە هۆکارێکی تەکنیکیە خۆت هۆکارێکی سیاسی سپاس بۆ جەناب بۆ برای بەڕێزم کاک عەلی و سپاس بۆ بینەرانی کەناڵی پەیام بەڕای من ئەم وەزعی ئێستا کە کوردستانی تێکەوتووە بە تایبەت موچەخۆرانی کوردستان بۆزێکی زۆر ناتەندروستە موچە بۆ خۆی مقەننەیە یعنی بە یاسا ڕێکخراوە تەنانەت ئەو پاشەکەوتش کە کردویانە بە دەرە لە یاسا یعنی لادانە لە یاسا نایاساییە کردویانە سەرباری ئەوەش بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان نێچیروان بارزانی خۆی پەیمانیدا کە پێش وەزعی پاشەکەوتەکە ژووتی بایتر موچە نەکەین بە خەبەر و بە مزجێنی بۆ خەڵک بەڵام بەداخەوە ئێستاوە موچە بووە بە دڵتەزاندن و چەوساندنەوەی خەڵک ئەمە نە نەبوونی پارەیە نە خەریری تەکنیشیە جگە لە سزادانی خەڵک کە ئەوان خۆیان ئیعلانیان کرد کە ڕۆژی یەکشەمە و دووشەممەی پێش ئەم هەفتەیە موچەی پێشمەرگە دەست پێەکەن بەڵام کاتێزانیان یەکێتی نیشتیمانی کوردستان و وزنەوەی گۆڕان لێ نزیک بوونەوە بۆ ئەوەی ڕێکەوتنی واژۆ بکەن چاوەڕێیان کرد بۆی ئەنجامی ڕێکەوتنەکە ببین کە ئەنجامی ڕێکەوتنەکەیان بینی تێگەیشتن لەوەی کە فعلەنج لە ناو ڕێکەوتنەکەشا ئەوەی من بیزانم شتی غەریبیتیانە بوو شتێکی تیانە بوو کە پارتی نەیزانێ ئەوەی لە ناو ڕێکەوتنا هەیە هەمووی پارتی ئەیزانی و ئاگاداریشی بوو بەڵام پارتی سڵ لە نزیک بوونەوەکەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانەکە بەهۆی ئەم نزیک بوونەوە پارتی دیموکراتی کوردستان بە فەرمانێکی تەلەفۆنی بە هەرچەند وەزیری دارایی نەماوە ئێستا
کەسێک بەڕێوەبەری گشتیە لەوێ کە ئەمە زۆر نایاسەیە کراوە بە هەڵەسێ بە کاروباری وەزیری دارایی چکە وایە وەزیرێکی کە بچواتە شوێنی وەزیری دارایی کاتێکە وەزیرێ شوێنەکەی چۆڵە بێ ئەوە بوو بە ڕێز کاگرێبازیان بە ناڕەوا دەرکردو لە شوێنەکەی خۆی شار بە دەرکراین ئێمە لە هەولێر ئەو بەڕێزە شۆک لەگەڵ ئێمە شار بە دەرکرا وەزیرش وایە وەزیرێکی کە لە وەزیری کابینەکە بە وەکالەت ئەو پۆستی وەرگتای چۆن ئێستا وەزیری پەروەردە بە وەکالەت وەزیری ئەوقافە بە وەزارەتی ئەوقافە بەڕێوە ئەوە وەزیریکە باید نە ئەبوایە بەڕێوەبەری گشتی بە هیچ جۆرێک بچێتە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانەوە و بەبێ ئەوەی پلەی وەزیری هەبێتان وەکیل وەزیرەکەش نەیەتوانی ئەم پلەیە بەڕێوەبەرێ بەپێی یاسا چکە من زۆر خیبرەم هەیە و ماوەی 40 ساڵە من مهندسم نەئەکرا ئەو بەو شێوەی بەڵام بەداخەوە بە تەلەفۆنێک بۆ بەڕێزەی وتووە کە ئەویش کادیرێکی پارتی دیموکراتی کوردستانە و ئێستا من ئەتوانم کە موچەی فەرمانبەران دوا بخە تا بزانین ئەنجامی ڕێکەوتنەکە چی لێ دێ بەڵام تۆ بەڕێی من سزایەکە بەڵگەیەک ینی مەترسیەوە بریارەکە بریارێکی سەرۆکی حکوومەت یا بریارێکی حیزبیە منە بریارێکە بە تەلەفۆن پارتی دیموکراتی کوردستان بریاریان داوە کە ئەو موچەڕابی گیرێک تەمان خۆیان دەستیان پێ کرد ئەعلانیان کرد کە یەکشەمەی ڕابردوو دەستکەن بە موچەی پێشمەرگە خۆ کەواتە پارە هەیە و منیش سە ڕقم بۆشت دەسەر بۆ دەزانێن کە پارە هەیە بەڵام کە ڕایانگرت چاوەڕێی دەرەنجامی ئەو زانیارەی کە من ئێمە دەستمان کەوتووە لە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە و لە وەزارەتی داراییشەوە بە ئێمە گەیشتووە کە بە ئەمری بەڕێز نێچیروان بارزانی داربەشکردنی موچەوەری ڕاگیراوە چونکە ئێستا شتێک نەماوە بە ناوی ئەنجومەنی وەزیران شتێک دروست بووە لە کوردستانە پێی ئەوترێ لیژنەی ڕوبەڕەوەی خێران ئەم لە ڕژنەی ڕوبەرەوەی قەیرانە بەڕێز نێچیروان بارزانیە بەڕێز قوبات تاڵەبانیە بەڕێز دکتۆر علی سندیە وەزیری پلاندانانە ئەو بەڕێزەیە کە ئێستا کاری وەزیری مالیەکە کاک ڕابەر و لەگەڵ کاک نووری عوسمان لەگەڵ بەڕێز کاک زاگرۆس یعنی هەر هەمویان سەر بە پارتی دیموکراتی کوردستان جگە بەڕێز کاک قوبات تاڵەبانی وە لە خلالێک باش بەڵام تۆ مەترسیەوە نییە کە تۆ سەرۆکی حکوومەت تۆمەتبار دەکەی کە ئەو ڕێگرێنی سکاڵ لەسەر تۆمار بکات واللهی ئەگەر با موچە داوا موچە ئێستاکە موچە دابشکە ئەو کاتە باقسەکە ئێمە بدرۆ بکرێت ئەنی بەس ئەوەی کە زانیاریەکە پێم گەیشتووە لە وەزارەتی داراییەوە کەسی زۆر جێگای سیقەی ئێمەیە ئەڵێ هیچ خەلەلێکی تەکنیکی نییە تەنها بە فەرمانی سەرۆکی لیژنەی ڕوبەڕوونەوەی قەیرانەکان کەواتە ئەم ڕاگرتنە بەهۆی ڕێکەوتنەکەی یەکێتی و گۆڕای من ئەمە ڕاو بۆچوونی خۆمە سزادانی خەڵکە لەو ڕێکەوتنە سڵ ئەکاتەوە پارتی کە نە ئەبواە وا بووە ینی برادران لە پارتی دیموکراتی کوردستان ئەوە زۆر لەوە گەورەتر بوونایە کە سڵ بکەنەوە لە ڕێکەوتنێکی بەو شێوە دوای ئەوان حیزبێکی سەرتاسەرین لە مەندەلیەوە پارتی دیموکراتی کوردستان هەیە تا ئەگاتە زاقۆ منطقیتیانە ئەوان سزای برادەکانی خۆشیان بدەن یعنی ئەمە کوردستان مرچی ئەوانە مرچی هەموو خەڵکی کوردستانە ئەوان پێویستە مؤسساتی کار بکەن یعنی ناکرێت ئێستا ئەنجومەنی وەزیران نەماوە ئێستا ئەو لیژنەی ڕوبەڕەوەی قەیرانە بۆتە ئەنجومەنی وەزیران وەزیری دارایی نەماوە شتێک نەماوە بەناوی وەزارەتی دارایی پارە هەمووی لەلای ئەو لیژنەی ڕوبەڕەوەی قەیرانەیە هەموو ینی بۆتە ئەنجومەنێکی وەزیرانی سێبەر بۆ ئەنجومەنی وەزیرانە ئەسڵەکە ئەمە زۆر خەتەرناکە کە لەبەروی پەرلەمانیش نەماوە کە چاودێریان بکە ینی ئەوان ئێستا بەویستی خۆیان ئەسپی خۆیان تاوەدەن ئەوە زانیاریی زۆر دقیقە بە ئێمە گەیشتووە کە ئەو موچەیە لەسەرەوە ڕاگیراوە لەسەر ئەو اتفاقەوە پارە هەیە و نایدن بە خەڵک بێگومان پارە هەیە حەزگەی ئستاکی دوای دێنە سەر ڕقەمەکان و پێشڵێن پارە چۆن هەیە من بەڕاستی ینی ئێستا حالیان سۆزم بۆ پارتی دیموکراتی کوردستان هەیە کە پەنا بۆ جۆرە ئەوانە لە بەرچاوی خەڵک ناشری نەبێ من پێم خۆش نییە ئەوانش ناشر من لە بەرچاوی خەڵک ینی بۆچی پارتی دیموکراتی کوردستان مەسەن چۆن پەرلەمانی پەخس بەو شێوە ناشەرعیە کە ئەیتوانی بە ڕێگایەکی زۆر ژیرانەتر بیکە ئەم جارش هەنگاوێکی هەڵی ناوە پێم خۆش نییە ئەوان هەڵگای باس دەکەم دواتە گەرم ئەگەر بچین لای کاک عەلی لە هەولێرەوە کە عەلییان زۆر سپاس بۆ بەشداریت بەڵێ دیارە بەڕێزەمبەر لەوەی کە بچین لای کاک عەلی ئێمە لە بەرنامەکە پەیوەندیمان بە چەند پەرلەمانتارێکی پارتی دیموکراتی کوردستانەوە کرد بۆەوەی کەوان بەشدار بن لە بەرنامەکەەوە ڕێیە ناوی وەڵام بەداخەوە بەشداری نەکردەوە پەیوەندیمان بە وتەبێژ حکوومەتی شەوکرد ئەویش بەشداری نەکرد بەوەی کە بەرنامەکەمان هاوسەنگ بێت و ڕای ئەوانیشی تێداوێت کاک عەلی ئەگەر بێمە لای بەڕێزت سەبارەت بەوەی ئەمڕۆ ئێوە وەکو کۆڕبەندی ناڕەزایی لە کوردستان بەیاننامەیەکتان بڵاو کردوتەوە ئەو بەیاننامەی ئێوە لە چێوە سەرچاوی گرتووە ئێوە بۆچی داوا دەکەن بە پەلە موچە دابەش بکرێت
بەڵێ سەرەتا ڕێز و حورمەتم بۆ ئێوەی خۆشەویست و بۆ کاک عومەر و هەموو بینەرانی ئازیزی ئەم کەناڵە هەیە بەڵێ وەکو ئاگادارن و کاک عومەریش بەشێک ئاماژەی پێدا لە کوردستانە لە مانگی ڕابردووە پێش ئەوەش سعری نەوت بە ئاستێک بەرزەوە بوو کە بە پێی ئەو پرۆژەیە کە پێشتر حکومەت دای نابوو لەسەر ئەوەی کە نەوت 27 تا 28 دلار بێت ئێستا نزیک سەتانەوەتی ئەو نرخە زیاتر بەرزەوە بووە و جگە لەوەش کە ئەوەندە بەرزەوە بووە دیارە سعری دەرهێنانی بەرمیلێکی نەوت نزیک 14 دلاری بۆ دەرهێنان و بۆ تەزدیر و ناردنی دەڕوات ئەو سەتانەوەتە ئەوەش ناگرێتەوە بۆیە داهاتی نەوت دەتوانین بڵێن 100 زیاتر زیادی کردووە بۆیە بە پێی ئەوەی ئەگەر نەوتەکەی کەرکووکیش نەچێت دیسان داهاتی نەوت گەلێک زیاترە لەوەی کە بەشی بە پێی ئەو خشتەی بڕینی زۆرە ملەیەی کە دیاری کراوە زیاترە لەوە و بۆیە جگە لەوەش حکومەت بۆ خۆی وعدیدا بەڵێنیاندا گوتیان ئێمە موچە بەم شێوەیە لێ دەکەین بەڵام هەمومان یەک پابەند دەبین بەوەی لە کاتی ساتی خۆیدا موچە بدەین بە خەڵک بەڵام ئێستاکە ئەمەی کە دەکرێت بەداخەوە برسیکردنی خەڵکە و بە پێی یاسانی و دەوڵەتەکان برسیکردنی خەڵکیش دەچێتە چوارچێوەی تاوانی دژی مرۆڤایەتیەوە و بۆیە من نیگەرانم لەو قسانەی کاک عومەر کردی ئەگەر مەسەلە سزادانی خەڵک بێت منێک کە ئینتیمایەکی سیاسی منە بێت یان هەر هاوڵاتێک تریا ئەوانەی تەنانەت بە ئەندامی لایەنگری پارتی دیموکراتی کوردستانن چ تاوانێکیان هەیە کەوا سزا بدرێن بۆیە ئەمە وەکو پێشتر ئاماژەم پێدا ئەمە تاوانی برسیکردنی خەڵک دەچێتە چوارچەوەی تاوانە گەورەکانەوە و حکوومەتی هەرێمی کوردستان نابێت هانا بۆ شتی وابەرێت و خەڵک حەقی چییە حەقی خەڵکەقی نییە بەسەر ڕێکەوتنە سیاسەکان و ململانە سیاسەکانەوە حکوومەت ئیلتزاماتێکی دیاریکراوی خۆی هەیە لە هەموو شوێنێکی ئەم دنیاە ئەویش ئەوەیە کە هاوڵاتیانی خۆی بژێنێت و ئەمڕۆکە خەڵکێکی زۆر بژێوی ژیانی بەهۆی ئەو سیستەمە پەیڕەوکردنی ئەو سیستەمە سەقەتەی لە ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان و خودی ئەوانەی کە ئێستا لە لێژنەی بەرەو ڕووبوونەوەی قەیرانەکانن حیزبەکانی ئەوان ئەم گەلی کوردیان بەرەو ئەو ئاقارە بردووە خەڵکێکی زۆر چاوی لەو موچەیە بۆیە ئەبێت ئەوان پێویست ناکات بە خەڵک برسی بکەن بۆیە لەم ڕوانگەیەوە ئێوە بەڕێستان وەکو کۆربەندی ناڕزایی لە کوردستان کە ئێستا مەسەلەن گروپێکی فشارتان پێکێناوە ئێوە پێتان وایە کە ئەوەی کە ئێستا حکوومەت دەیکات تاوانی دژە مرۆڤایەتی و برسیکردنی خەڵکە بەڵێ برسیکردنی خەڵک ئەمە هوشیاریەکە یعنی نابێت حکوومەت هانا بۆ برسیکردنی خەڵک بێت و ئەبێت لە کاتی خۆیدا ئیلتیزاماتە ئابوووریەکانی خۆی جێبەجێ بکات چکەوە ئەرچی حکوومەتە من نمونەیەکتان بۆ دێنمەوە پارساڵ حکوومەتی ئۆکران نەیتوانی موچەی فەرمانبەران بدات خەڵک داوای ئەوەیە کرد کە لە پای ئەوەی موچەکەیان تاخیرە بێت ڕۆژانە 100 موچەکەیان بچێتە سەری واتە خەڵک حەقی خۆیەتی تەعویز بکاتە چۆن تۆچی قەرز لە بانقەکەیت ئەو بانقە پارێ زیاتر لێ ئەسێنێت دیسانەوە حکوومەت ئەرچی خۆیەتی خەڵک زۆر پشووی درێژ و بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ئەم 2 ساڵەدا چەندین موچە فەوتا و لە دوای ئەوەی کە سیاسەتی نەگریسی تەقەشفی ئابووریان لە مانگەکانی ڕابردوودا جێبەجێ کرد موچەی خەڵکیان بە ئاراستێ بە ڕادەیەکی زۆر بە تایبەتی خەڵکی کەم دەرامەت و هەژار کە چاوەڕوان ناکرا کەسێک کە موچەی لە 500,000 دینار کەمترە حکوومەت چاوی لەوە بێت کە بڕێک لەو موچەیەش بۆ خۆی بەرێت خەڵک چاوەڕێ ئەوەی لەم حکوومەتە ناکرد تەنانەت چاوی لە موچەی شەهیدان و کەسکاری قوربانیان و پێشمەرگەی دێرین و زیندانانی سیاسی بێت کە ئەوانەی لە ڕابردوودا بە تێکەوشانی خۆیان ئەو وەزعی ئێستا لە کوردستان هەیە ئەوان دروستیان کردووە کەس چاوەڕانی ئەوەی ناکرد بەڵام دەستیان بۆ هەموو شتە حرامکراوەکان برد بۆیە یعنی ئەبێت ئێستاکە حکوومەت بەڕۆڕووی جگە لەوە لە سەروی هەموومانەوە حکوومەت چ ئامارێک بڵاو کاتە خەڵک متمانەی بۆ ئامارانە نەماوە ئێمە دەبواە لە هەموو وڵاتانی جیان ئەوەیە لە بەپێی وەرزەکان حکوومەت ئامارێکی ئابووری لە وڵاتەکەی خۆیدا بڵاو کاتەوە ئەڵێت ئەوەنە داهاتم بوو ئەوەندەم خەرج کردووە ئێستەلاکی ناوخۆی ئەوەندە بووە هەڵاوسان ئەوەندە بووە ناتجی قومی بەو شێوەیە زیادی کردو بەڵام ئێمە لە وڵاتێکا دەژین هیچ ئامارێک هیچ شتێکی تێدا نییە ئێمە ئاگامان لە هیچ نییە یعنی ئەمەش وای کردووە کە خەڵک متمانەی بە هیچ بەم ئامارانە نەبێت کە حکوومەت بڵاوێکاتەوە هیچ ڕۆژانەی ئێمە دەبین لەسەر چاشەکەەوە هەر
زۆر باش سەبارەت بە ئەزمموی وڵاتان لە کاتی قەیرانەکاندا هیچ لە هیچ وڵاتێکی دنیا حکوومەت بەو شێوە مامەڵی کردووە کە تەنانەت زانیاریش نەدا بە هاوڵاتیان هۆکاری دواکەوتنی موچە چییە و بۆ خەڵک ڕوون کاتوایە وەکارەکەی سیاسی وەکارەکەی پەیوەندی بە کێشەی تەکنیکی وێ وەکارەکەی بە کەمبوونەوەی داهاتەوێ ئایا زەرور نەبوو مەسەلەن مانگە هەفتانە حکوومەت هێرێ مەسەلەن ڕاگەیەنراوی هەبێ و زانیاری بدات بە خەڵک؟ بێشک لە ئاسی دنیاە ئەوەیە ئەحسایاتی وەرزی هەیە لەوانەیە کاک عومەر ئەو شتە باشتر لە من بزانێت ئەوەیە لە هەر وەرزێکی دیاری کراودا ئەو حکوومەتانە ڕێژەی گەشەی GPTەکەی و هەروەها داهاتی ئیستهلاکی ناوخۆیی و هەروە هەڵئاوسان هەموو ئەمانە ئەم ئامارانە بڵاو دەکاتەوە داهاتی چی بووە چی نەبووە ژمارە بێکارانی چەندێک زیادی کردووە چەندێک کەمی کردووە و ئێمەش ڕاستە بەشی زۆری خەڵکی کوردستان بەهۆی ئەو سیاسەتە سەقەتەی کە لە ساڵانی ڕابردا پەیڕەو کراوە ئێستا ملیۆنە 400,000 فەرمانبەرمانێ من لێرە ئەمە ڕابۆستم ئەویش ئەوەیە 3 ساڵە یەک مۆزەف تەعین نەکراوە یەک شت تەعین نەکراوە ساڵانە دەیان 1000 کەس خانەنشین نەبێ بەوەی تێپەڕبوونی تەمەنەوە بۆچی ئەم ئاماری 1,000 ملیۆن و قسوور موچە خۆرە ساڵ بە ساڵ زیاد دەکات یعنی ئەمە بە خۆی جێی پرسیارە ئەبێت حکوومەت وەڵام بە هەموومانە بداتەوە بۆیە من پێم وایە ئەمەی لە کوردستانە دەگوزارێت ئەمە برسیکردنی خەڵکە و ئەبێ حکوومەت بە زووترین کات التزاماتە ئابوورەکانی خۆی جێبەجێ بکات وەڵام بە داخوازی خەڵک بداتەوە لە بەرەوەی بەشێکی زۆر لە هاوڵاتیانی کوردستانی سەرچاوایەکی دیکەی داهاتیان لەوەی کە لە حکوومەت وەری دەگرن. سپاس دەکەم دواتر گرێنەوە لای بەڕێستان کاومەرەگەر بێم و لای بەڕێز پێشتر وتت بەداتاو بە ئامار ڕوونی دەکەنەوە کە ئێستا پارە هەیە دەتوانی بۆ مان ڕوونکەیتەوە کە بۆوان بسەلمێنی کە حکوومەت پارە هەیە و نایدا بە خەڵک خۆی ئەمەی ئێستا ڕووەدا لێرە ئەمە جۆرێکە لە شۆک لێدان ینی سەدمەیەکە لە خەڵکیێدەن مەسەن سەدمەیە جاری وا هەیە قەیرانێکە بۆ دروستەکە بۆ بنزین قەیرانێکە بۆ دروستەکە بۆ شەڕ قەیرانێکرد بۆ دروستەکە بۆ نەبوونی کارەبا ئەمەش جۆرێکە لە سەدمە لێدان و شۆک بڵێن بە ئینگلیزی پێڵێن شۆک دۆکترین یعنی بۆی کەوا سەدمەیەکە لێدا بۆی تۆ بە ئاسانی تەقبولی ئەوەی دوای دەبیک ئەو ئینشاڵڵا بابەتێکە بە کتێبێک ئینشاڵڵا ئەکاتە بەردەستان ئەمە کەسێک بە ناوی بڵێن ئەو کەسێک کە داڕێژەری ئەم بیرۆکەیە کەسێکە بە ناوی دکتۆر فریدمان ئەم فریدمانە لە ئەمریکا بوو سیاستەکانی لە شیلی و لە ئەرجنتین و لەوانە جێبەجێ کرد ئینشاڵڵا بەرنامەیەکی تایبەتشی لەسەرەکەینەوە زۆر باش ئەمە ئیسە ئەم سیاسەتی لێرە پیادەکرێت پێڵێن سیاسەتی شوبانی شیکاگۆ ئەم زۆر بەڕێزیش هەیە لە هەرێمی کوردستانە ئێستا بە هەمان ڕێچکەی دکتۆر فریدمان ئەڕۆن بەڕێوە ئەوەی لێرە ڕوئەدا ئێستا تەنها لە زمانی بۆریس یەڵسناش پرسیار کرد لە کاک علی کرد پێم خۆش بوو جوابی من بڵێن تێچێنێک بکەم لەسەری لە زمانی بۆریس یەڵسن لە ساڵی 1992 دوای گلاسنۆس و پیرۆستریکا کە لە رووسیا ڕوویدا و گورباشۆف نەما ئەوەی کە کرا لەوێ یەڵسن هەستا کاتێ ویستیان دەسەڵاتەکانی کەمکەنەوە پەرلەمان دەسەڵاتەکانی بە 638 دەنگ بەرامبەر بە 2 دەنگ دەسەڵاتی یەڵسنی کەم کردەوە ئەویش هەستا بە حەلکردنی پەرلەمان ئەمەی ئێستا لێرە ڕوئەدا هەمان ئەوەیە کە ئێستا بەڕێز سەرۆکی هەرێم هەستا بە سەرکردنی پەرلەمان و لە هەمان کاتژا یەڵسن لەو ساڵا 5 مانگ موچەی فەرمانبەرایی نەدا لە رووسیا ئەمەی ئێستا دووبارە بوونەوە کۆپی ئەوەیە کە ئێستاکێ ئەو سەردەمە لە رووسیا ڕوویداوە من بە بەڕێز ڕائگەیەنم ئێستا هیچ حەقمان بە داهاتی ناوخۆ نییە نەگومرگمان نە ئەو نەوتی بەتەنکەر بە بەرچاوی هەمومانەوە لە باشماق و لە پەیرۆزخان و ئەڕوا لە حاجیۆمەرانەوە ئەڕوا لە مەرزی ئیبراهیم خەلیلەوە ئەڕوا لە هەموو مەرزەکانی ئەڕۆن نە ئەو داهاتەی بۆ مەسفاکان ئەچێ علاقەمان بەوانە هیچی نییە علاقەمان بە داهاتی وەزارەتەکانەوە نییە بە باج و خەراج نییە بەیشتینە تەنە ئەو پارەی بە بۆری نەوتەڕوا من ئێستا بۆ تەسەلمێنم کە ئەو پارەیە هەیە و بەڵام زۆر بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی جێتەوە لە بدانی لە بۆی خەڵک زۆر بێزار نەبێت لە ڕقامەکانمان و من نەزانم خەڵک زۆر ناڕەحەتە بەم ڕقەمانی هاوڕەکانم کە هەمووشی ڕاستن ئەیخوێنەوە و ئێمەش ئێڵێن ناو بەناو ئەم ڕقەمانە دوو ڕقەمی زۆر بچووکت بۆ بەڕێزت باسەکەم لە 21 2015 تا 31 2015 حکوومەتی هەرێمی کوردستان 4 ملیار دۆلاری دەستکەوتو بە پاری نەوتە خۆیان من لە سایتەکەی خۆیان دەرمێناوە من ینی هەندێک هەندێک لە هاوڕەکانیشمان لە لیژنەی دارایی دوێنێ ئەوانیش هەند کۆمەڵی داتیان بڵاو کردەوە تقریبا خلافێکی ئۆتۆمان نییە لەگەڵ ئەو بەڕێزانە لە 21 2015 کە خۆیان دەستیان کە بنەوت فرۆشن هەتاوەکو مانگی 4 2016
حکوومەتی هەرێمی کوردستان 5 ملیار و 836 ملیۆن دۆلاری داهات بوو لەو ڕۆژەوە هەتا ئێستا ئەو موچانەی کە سەر موچە لە مانی ساڵی 2015 موچیان تاوەکو مانی هەشتیا بۆ تربیە مانی نۆشیان داوە نیو موچیان داوە بە تربیە و موچەیشان داوە بە پێشمەرگە ئیتر ئەو وەزارەتەکانی کە موچەی مانی نۆشیان وەرنەگرتووە کەواتە خەرجی ساڵی 2015 لەگەڵ خەرجی ساڵی 2016 یعنی تا موچەی مانی سێ ئەو پارەی کەوا سەرفیان کردووە 4 ملیار و 75 ملیۆن دلار 4 ملیار و 75 ملیۆن دلار خەرج کراوە 5 ملیار و 836 ملیۆن دلار داهاتیان بوو لێی دەرکە ملیارێک و 761 ملیۆن دلار ئێستا لای بەڕێز لیژنەی ڕوبەڕوورەوەی قەیرانەکان لای لیژنەکەیان لای حیزبە نەخێر لای لیژنەکەی ترێمە ناکری سەبن لای حیزبە ئەوە لای ئەوانە ئەو پارە لای ئەوانە کێ بە پرسەلی بەڕێز 1 ملیار و 761 ملیۆن دلار ئێستا بەوەی کە بەو داهاتانەی کە خۆیان بڵاوان کردو لە لای بەڕێز سەرۆکی حکوومەت جگە لە داهاتی بەس پارەی نەوتە بەوەری لە جگە لە تەنکەر جگە لە داهاتی ناوخۆ جگە لە فرۆشتنی ئەوەی بە مەسفاکان جگە لە هیچ شتێک کرد کە لە خوارد دەستیانەکەوێت لە هەری کوردستان جگە لە باجی تاپۆ جگە لە باجی مرور لەوەی لە مرور لەوەرە گیرێ ئەوانە هیچ دیانی ئەو 1 ملیار و 761 ملیۆنە بەشی چەند دەکەم بەپێی سیستەم بەپێی ئەم سیستەمەی ئەوانێن ئەمان ئێستا مانی 450 ملیۆن دلار هێن بە موچەی مانگانەی خەڵک بەشی سێ مانگ بەشی سێ مانگەکە هەر ئەوەی کە خۆیان سەرفیان کرد هەر ئەوەی کە خۆیان دەستیان کەوتووە کەواتە بۆ موچە نادەن فەرزی کە تەبان مانی پێنجی لەگەڵ نییە ئەمە 20 ڕۆژە ئەوان نەوتە فرۆشن هیچ کێشەیەکیش نەبووە ئەگەر بە وردی بتێ بۆ پێتەڵێم مەسەن ئەو مانگە چێنە دەستکەوتە بەڵام با خەڵک سەری تێک نەچێت دوو ڕقم بڵین 5 ملیار و 836 ملیۆن دلار نەوت فرۆشاوە بە بۆری 4 ملیار و 75 ملیۆن دیلاریان داوە بە موچە لە 21 شەشی ساڵی 2015 هەتاوەکو مانی سێ ئەم ساڵ موچەی مانی 4 نەدرا ملیارێک و 761 ملیۆن دلار ئێستا لە لای ئەوانە بۆ نایان بە خەڵک عرب شتێکی هێڵێ ئەلکەریم و من وعد وەفا کەریم ئەو کەسەیەکەوە بەڕێز نێکی بان بەرزانین تۆ وعدت بە خەڵکا وت پارەی داهاتی نەوت تاک بە تاگەدێرمە ماڵەوە بۆتەن ئەوەت نەکرد موچەی ئاعتیادی فەرمانبەرانت نەدا موچەکەت کرد بە پاشەکەوت بە زۆرە ملێ وەکو ئەو بەڕێزانە دەستخۆشیان لە یەکەم ئەو کۆڕبەندی ناڕەزاییە کە بەیانەکان دەرکرد و برای بەڕێزم کاک عەلی لەو کۆڕبەندایە ئەمە یەکەم ناڕەزاییە من بۆ شێوە بیبیرم بەڕاستی خەڵک بۆ بێدەنگە ناکرێ خەڵک بێدەنگ بێ لە مافی خۆی باشە خەڵک چی بکات بێ ناڕەزایی دەربڕی کاکە ئەگەر حیزبەکان شتێک نەکەن ئەو سێ حیزبە خەڵک چی بکات خەڵک بۆ بێ ئیلا گوێڕایەڵی حیزبەکان بێ کاکە من موچەم ئەبڕێ من کارەکەم ڕۆژانە پاچکاریەکەم ئێوارە بێ موچەکەم حەقەکەم وەرگرم تا حەقەم وەرناگرم هیچ نەبێ خۆتوانم فەرمانگەی خۆم بەجێ بێڵ ئەمە ناکرێ بەم شێوەیە بێدەنگ بیت ئەمە ینی جار بەجار شۆکێ لە خەڵکەدەن جار بەدار شۆکێکەدەن شۆکی یەکەم ئەڵێ جاری وایە ئەڵێ کوردەواری خۆمان ئەڵێ کاکە مردنییان پێپشان بە بۆی بەدەرزوو تا ڕازی بن ئەوان وا لەگەڵ ئێمەکەن ینی بەم شێوەیە ناکرێ خۆی ئەڵێ تێر ئاگای لە برسی نییە ئەوان هەر هەمویان خۆیان های لای فەژین پێوا تێرنەوە بەڵێ بێگومان هەمویان تێرن ئەوانە خۆی ئەیکێ لەو سیاسەتانی کە بۆم باس کردی فریدمان ئەڵێ هەموو سیاسەکانی ئەو وڵاتە ئەبنە بازرگان ئێستا زۆربەی سیاسەکانی ئێمە بازرگانە هەمویان بزنێسەکەن بزنێتیان تێکەڵ بووە زۆربیان لەبەرەوە بەم شێوەیە نابێ خەڵک ڕازی بێ و پێویستە خەڵک بێتە دەنگ بە تایبەتی دوای ئەوەی کە کاگنێچیروان بارزانی وعد و پەیمانیدا بە خەڵک مەفروضە ئێستا بڵێن داواکاری گشتی ئەو بانگێشتکە ئەو بانگێشتکە پێی بڵێ تۆ وعدتدا کە ئیتر موچە دوانەکەوێت لەسەر زمانی بەڕێز دکتۆر ئامانز ڕەحیم هاتە سەر تەلەڤیزیۆن وتی لەمەولا بە پێی ئەم پاشەکەوتی موچەیە بە هیچ جۆرێ موچەی هیچ کەسێک لە هەرێمی کوردستانە دواناکەوێت ئەوە 21 ڕۆژە بەیانی بێتە 22 ڕۆژ هەردەنگیش نییە خشتەکەشیان بڵاو نەکرێتەوە یعنی لە مزیێنیش دەرچوە ئێستا خەڵک پارەی پێ نەما خەڵک ینی بەڕاستی تحمل ناکە بۆ دەرەجەیەکەوە ئەوان من نازم ینی ئەگەر بەزیان بخۆیان بە خەڵکی کوردستانە نایەتەوە بابەزییان بە حیزبەکەی خۆیان نابێتەوە ینی ئەندامانی پەرلەمانی بەڕێزی لە پارتی دیموکراتی کوردستان ناتوانێت ڕوبەڕووی ناتوان ڕوبەڕووی دەستگا ئەلامەکەی ئەو ببنەوە ناتوان وەڵامی میدیاکارەکان بدەنەوە ینی ئەوانیشان ئیحراج کردووە ینی ئەمە من بۆیە ینی گومانم لەوە نییە کە ئەمە سزایە ئەگەر نیەتێکیان هەیە لەگەڵ هەرێمی کوردستانە با پێمان بڵێن من وڵاتیش وەکو نەرویج ڕۆژانە بچۆ سەر سایتەکەیان
خەرجی ئەو ڕۆژە ئەو خەرج و داهاتی ئەو ڕۆژە ئەو منطقی تیانێ ئێمە نەزانین ئەم وڵاتە چۆن دەگەرم وڵای بەڕست کار علی ئەگەر بینی وڵای بەڕێستان وەسەبارەت بە کار و چالاکیەکانی ئێوە لە بەیاننامەکە هۆشداریتان داوە بە حکومەت بەنیازن چ کار و چالاکیەک ئەنجام بدەن ئایا ئێوە دەتوانن خۆپیشاندان ئەنجام بدەن بەوەی کە موچە بدرێت بە خەڵک؟ ئێمە لە بەیاننامەکەدا داوامان لە خەڵک کردووە کە ئەم وەزعە قبول نکات لە بەرەوەی برسی وەک کاک عومەر وتی برسیکردنی خەڵک بۆ خۆی پێشتر ئاماژەم پێدا تاوانەوە نابێت خەڵکیش حکومەت ئەرکێتی التزاماتە ئابوووریەکانی خۆی جێبەجێ بکات و پێی و ئامارەی کە بە ئەو نەوتەی کە مانگی 4 ئەبرێل فرۆشراوە هەموو ئەو ئامارانی کە کاک عومەر باسی کرد کە ماوەتەوە زیادە هەبووە هەمووی دالاوە حکومەت توانێت ئەوەی هەیە موچەی مانگی 4 بداتەوە بەشێک لە موچەی مانگی 5 بدات بۆیە ئێمە ئەوە بە تاوان دەزانین دابش نەکردنی موچە و پێمان وایە خەڵک دەبێت لە ململانە سیاسەکان دوور بخرێتەوە و خەڵک هیچ حەقی بەسەر ئەم ململانە سیاسی نێوان حیزبەکان نییە ئەوەی کە هەیە داهاتی خەڵکە لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە فرۆشراوە و پێویستە ئەو داهاتەش جارێکی دیکە لە ڕێگەی موچە و لە ڕێگەی التزاماتە ئابوووریەکانی ترەوە بگەڕێتەوە بۆ خەڵک. باسی شیکاگۆ بۆی و ئەوانە کرا لە سەروبەندەی کە کلنتۆنی پیا و کلنتۆنی ئێستانە کلنتۆنی پیا و فەرمان ڕابوو لە بەرامبەر جۆرج بۆشی باوکدا قسەیەکی باو هەیە لە ناو ئابووریزانەکانەڵێ ئەحمەق ئەمە ئابووری و هەر ئەو ئابووریە جۆرج بۆش کە بەو هەموو سەرکەوتنەی خۆیەوە دۆڕا لە بەرامبەر کلنتۆندا لەو هەڵبژاردانەدا و ئەوە بوو دوو جار کلنتۆن دەرچووە لە بەرەوەی توانین لە ڕووی ئابووریەوە سیاسەتێکی معقولتر دوور لە شیکاگۆ بۆ یەکان دوور لە نیولیبرالیزم جێبەجێ بکات و توانی تا ڕادەیەک داهات زیاتر بکات و ڕێژەی بێکاری وانەکەم کاتەوە ینی باش بۆ خەڵکی هەژار و فەقیری ئەو وڵاتە. ئێمەش ئێستاکە ئەمە ئابووریە بە حکومەت دەڵین ئەمە ئابووری ئەبێ جوان ئیدارەی ئابووری لە کوردستانە بدرێت و ئەبێ التزاماتە ئابوووریەکان بەرامبەر بە خەڵکی کوردستان جێبەجێ بکرێت و ئەبێت خەڵک نەکرێت بە قوربانی ململانە سیاسیەکان. بۆیە دەڵێم ئێمە لە بەیاننامەکەدا وتومان ئەگەر تا هەفتەیەک ئەگەر حکومەت بێشک تا هەفتەیەکی دیکەوە کۆتایی مانگی ئایارە ئەگەر حکومەت نەتوانێت التزاماتە ئابوووریەکانی خۆی جێبەجێ بکات کە ئێستا دەنگی ناڕزایەتی بەرزەوە بووە بەڵێ ئێمە هەوڵەدەین ناڕزایەتی سەرانسەری لە کوردستانە ئەنجام بدەین و سیاسەتی برسیکردنی خەڵک نابێت هیچ کەسێکی شەرافمەند لەم وڵاتەدا قبولی بکات ئەوەی دەبێت ئەوە مایە قبولکردن نییە و ئەبێ هەموو ئینسانێکی شەرافەتمەند ڕێگە بەوە نەدات کە ببێتە قوربانی ململانە سیاسەکان. ئێمە حەقمان بە ململانە سیاسەکانەوە نییە و ئەبێت ئەو داهاتەی لە ڕێگەی نەوتەوە بەدەزێت و سەرجەم داهاتەکانی تریش ئەبێت بگەڕێتەوە بەگەڵ. بەڵێ زۆر باشە بەڵام ئەوە دەتوانن مەسەلەن لە هەولێر خۆپیشاندان بکەن لە دۆک خۆپیشاندان بکەن لە سلێمانیش ئێستاش کە ئیتفاقێک لە نێوان گۆڕان و یەکێتی کراوە ڕەنگەمەش جۆرێک لە بێدەنگی خەڵکی لێ بکەوێت و ئایا دەتوانن خۆپیشاندان بکەن وایە خۆپیشاندانەکانیش نەتیجەی دێ بۆ سەر حکوومەت؟ بەڵێ جاروایە ئینسان ناتوانێت بە تەنیا ناڕزایەتی و دەنگی خۆی دەربێت نابێت ئینسان بێ ئوهمێت بێت و هیوادارین حکوومەت بتوانێت وەڵام بەدا خوازی خەڵک داتەوە تا لە ماوەی نزیکی داتا بۆی دەست بۆ ناڕزایەتی سەرانسەری نەبرێت. بەڵێ هەوڵە دەین و پشتمان بە خەڵک قایمەوە خەڵک ناڕازیە لە بەرامبەر ئەم سیاسەتە و من باوەڕم وایە دەنگی ناڕزایەتی خەڵک لە جارەکانی تر زیاتر دەبێت. بەڵێ یانی ئێوە تا ئێستا ئەوەتان تاوتوێ کردووە کە لە هەموو شارەکان بۆ نمرە لە سلێمانی لە دهۆک لە پارێزگای سلێمانی لە ئیدارەی گەرمیان لە ئیدارەی ڕاپەڕین لە پارێزگای هەڵەبجە ینی خۆپیشاندان بکەنیت بەرنامەیەکتان داناوە بۆ پرسە یاخود کۆڕبەندەکەتان ئەوەندە فراوانە کە بتوانێت ینی فشار دروست بکەن لەسەر حکوومەت؟ بەڵێ کۆربەندەکەی ئێمە تازە دامان مەزراندۆ خۆتان لەوانەیە ئاگادار بن لە ماوەی بەڵام ئەزمونونەکانی ڕابردوو لە ناڕزایەتەکان ئەوە سەڵمێنێت کە بڵێ
خەڵک ناڕازیە و خەڵک بەرامبەر بە داخوازەکە ئێمە دێتە پێشەوە و ئێمە متمانەمان بەهێز ئەتوانین لە زۆر شار و شارەکەم کوردستانەوە ئەگەر نتوانین لە هەمووشیان ئەنجام بدەین توانین پاڵپەستی بخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ملکەتی داخوازەکانی خەڵک بێت و ئیلتیزاماتە ئابوووریەکانی خۆی جێبەجێ بکات و ئێمە داخوازین قوتی خەڵک پاروی خەڵک ژیانی خەڵک نانی خەڵک دوور بێت لە ململانە سیاسەکان. هیوادارین تێکەڵاو ئەمە نەکرابێت و هیوادارین حیزبەکانی ناو ئیتلافی دەسەڵاتیش هەڵوێستی هیوادارین حیزبەکانی ناو دەسەڵاتیش ئیتلافی دەسەڵاتیش هەمان هەڵوێستی خۆیان ڕوون بکەنەوە و ڕوونکردنەوە و چاوڕوونی بدەنە خەڵک بزانین بۆچی موچە بە خەڵک نادرێت و ئیلتیزاماتە ئابوووریەکان بەرامبەر بە خەڵک جێبەجێ ناکرێت. زۆر باش سەبار بەوەی ئێوە بەنیازن خۆپیشاندان بە مۆڵەت ئەنجام بدەن یاخود ئەگەر بۆ نمونە ئەگەر لە هەولێر داوای خۆپیشاندانتان کرد مۆڵەتان پێ نەدرا دەتوانن خۆپیشاندان ئەنجام بدەن؟ وڵای کینە و پەڕێمان کە نەسجنەوە بیکەوە بە کوردیە کاک عالی. بەڵێ قسەکەم گەیشت پەیامەکەم بورە من باشتێ نەگەیشتم بەڵێ ئەگەر دووبارەی کەیتەوە ئێوە ئەگەر یعنی چی دەکەن ئەگەر خۆپیشاندان ئەنجام دەگەن لە هەر شارێک بۆ نمونە لە سلێمانی لە هەولێر مۆڵەتان پێ نەدرا؟ بەڵێن سەیری کە ناڕەزایەتی تەنها خۆپیشاندان نییە ئێمە سەرەتا لە ڕێگەی ئەم بەیاننامەیەوە ناڕەزایەتی خۆمان دەربڕی بەڵام هانا بۆ ناڕەزایەتی و بە خۆپیشاندانیش دەبین و داوا دەکەین حکوومەتی هەرێمی کوردستان تا ئەو کاتە ئیلتیزاماتە ئابوووریەکانی خۆی جێبەجێ بکات و خەڵک بە دوور بێت لە ململانە سیاسەکان و برسیکردنی خەڵک لە ڕێی ململانە سیاسەکانەوە. بەڵێ هانا بۆ هەموو شێوە ناڕەزایەتێک دەبین. بەڵێ سوپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێز کامەرگت بێم و لای بەڕێز کەواتە بەرلۆی کە دواتر بچینە سەر بێدەنگیەکەی حیزبەکان کەواتە ئێستا مێمە بەپارەی تەنکەر بە پارەی داهاتی خاڵە سنووریەکان گومرگ دەتوانین لە سەڵاسەتی موچەی فەرمانبەران دابشکەن بجگە لەم سیستەمەیە؟ بەڵێ ئوستاز هەر تەنها موچی فەرجارە منەمە گلەیەکی زۆر سەرەکی لە نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم لەو لیژنەوەی ڕوبەڕووبوونەی قەیران بەڕێز جەنابی کاقوبا تاڵەبانی کە دوێنێ کاتی دیان پرسی باسی موچیان گوتیم ئێمە داوای ڕوونکردنەوەمان لە وەزاری دارایی کرد شتێک نەما بەنای وەزاری دارایی هەموو بڕیارەکان هەموو ئەرقام و داتاکان هەمووی لای لیژنەی ڕوبەڕووبوونەی قەیرانە کە جەنابی لەوێ جێگری سەرۆکی لیژنەکەیە چۆن سەرۆکی حکوومەت سەرۆکی لیژنەکەیە کە بۆتە ئەنجومەنی وەزیرانی سێبەر ئێستا لای ئەوانە منتیقیتیانە جەنابی کاقوبات بە خەڵک بڵێ وڵات داوای ڕوبەڕووبوونەوەمان کرد داوای ڕوونکردنەوەمان کرد ناکرێت ئەو ئاگای لەو داتایانە نەبێ ناکرێت ئەو ستافێکی نەبێ ئەمە بەڕاستی لاوازی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو دەسەڵاتی کە ئێستا ئەم وڵاتە با بڕێەوە مەفروض یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە قبول مەکە پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەو هاوبەشی یەکەمە ئەو ئێمە دەرکراوین ئێمە هیچمان پێ ناکرێت بە تەنها میدیامەوە ئێمە قسەی لێوە بکەین پەرلەمانە لێمان گیراوە وەزیرمانە دەرکراوە ئەم مدیر عامێکمان نەماوە لە ناو حکوومەتە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبەکەی بەڕێزت کە حیزبی کۆمەڵی ئیسلامیە و وەزیرەکانتان تا ئێستا داوامەکە حیزبی یەکگرتووی ئیسلامی کە هەموو وەزیرەکانیان داوامەکە مەفروض ئێمە لە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیران نییە باشە نابێ قبوڵیکە لە کۆبنەوەی ئەنجومەنی ئەبێ باس کرد لە دوانیدا بۆ پێیان من تا ئێستا ئاگادارم لەسەرەوەی کە موچەی فەرمانبەران کەم بەڕێزم جۆبگران من ئاگادارم تا ئێستا هیچ بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانە بەدەنگدان نەبووە تەنها قسەیەک کراوە بەڕێز سەرۆکی حکوومەت و بۆتە بڕیار مەفروض نییە ئەوانە ئەنجومەنی وەزیران مەفروضە یەک بە یەکیان دەنگیان هەبێ ئەمان ناکرێ ئەم ئەنجومەنی وەزیرانە بێدەنگ بێت بە شکلی گەورەترە لە لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیران بەڵام لە واقعا لیژنەی ڕوبەڕووبوونەوەی قەیران بەرزترە دەسەڵاتی لە ئەنجومەنی وەزیران ئەمە نابێ وەزیران ئەو قبولکەن مەفروضە هەمویان سەبێنە دەرەوە لە حکوومەت من لە حکوومەتێکا بم من وەزیر بم لە حکوومەتێکا بم حکوومەتەکە نەتوانێت ئەو کارمەندی لە لامە ئەو ئەرکەی ئێهێنێ من نتوانم مافەکانی بدەم چۆن لە حکوومەت ئامێنم زۆر باشە بەڵام ئەو کارەکەی چێ بۆ نمونە ئێستا پێشتر بستنەوەی گۆڕان بۆ خۆشی داوای دەکبچێتەوە ناو دەسەڵات مادەم ئەم حکوومەت زۆر باشە من ئەوەیەکی ئەوە عومەر عنایەت نییە کە هەرگیز داوای کرد بێ من باسی من ئەوکو عومەر عنایەت دێرە لەگەڵ بەڕێز قسەکە من ئەسڵن پێم خۆش نەبووە گۆڕان بچێت ناو حکوومەتەوە و دوای 6 مانگ نەچوون ناو حکوومەتی داوام کرد بکشێنەوە پێم وتن ئێمە فەشەلێنین چکە ئەوان بە پلانەکانی ئێمە پوچەڵەکەنەوە ئەوان هاتن بۆ ئەوەی ئێمەش و وەزیرەکانی کۆمەڵش و وەزیرەکانی یەکگرتووی ئیسلامیش ناشرین کەن لە بەرچاوی خەڵک بە خەڵک بڵێن کاکە ئەمانە فریاد ڕست نین هاتوون ئەوانیش هەرۆکو ئێمن و فعلا توانیان ئەوە بکەن وەزیری کارەبایان وا لێکرد استیقالە بکە وەزیری کارەبا دانی بەخۆی نەگرت هاتە دەرەوە مەفروضە وەزیرەکانی ئێوەش کە لە وەزارەتەکان هیچیان بەدەست نییە من چۆن لە وەزارەتەکان هیچم بەدەست نییە لە لیژنەی قەیران نەبم دانیشتم لەسەر کورسەکەی خۆم و وەڵا مۆزەفەکانیشم
موچە وەرنەگرن قبولی ناکەم ئێمە دەرەوە ئەو وەزارەتە بەجێڵم ئەڵم نێچیروان بارزانانی ئەو خۆت و وەزارەتەکەت ئەگەر توانی من چۆن ئەرگ بەسەر کارمەندەکانی خۆمادەم بەو شێوەژە بێ مافەکانم پارێز تەسلیمکردنی تاوای حکومەتنی بە پارتی بیدە بە پارتی کاکە با خۆی بی بابڕێەوە چارە نیە هەڵەوەشێتەوە حکوومەتەکە بلی بیتە دەرەوە ئەبێ ئەمانە جورئەتی قەراردانیان هەبێ ئەم وەزیرانە ناکرێ دوو وەزیر لە یەکگرتووی ئیسلامی و دوان لە ئێوە کۆمەکیان کردەوە مەجموعەی لێکی نیشتیمانی ئێستا بوونەتە کۆڵەکە بۆ ڕاگرنی ئەو حکومەتی بەڕێز نێچیروان بارزانانی کە یاری بە مەسیری ئەم میلەتەکە آخر چۆن ئەبێ یاری بە مەسیری ئەو میلەتە بکرێت لەبەرەوە من لێرەوە گلەی سەرەکیم با گلەیەکە تاواکەن لە بەڕێز کاقوبات لەوێ جێگرە و بڕیاردەرە لەوێ ئەکرێ بڵێ ڕئیس وزرای ئەم منتیقەیە ناکرێ بەڕێزی بڵێ کاکە ئێمە داوای ڕوونکردنەوەکەی تۆ خۆت لە ناو قەرارای لە ناو داهاتەکانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانەکان چەند لایەنی تێدایە تەنها پارتی ویچێتیە 5 کەسن 6 کەسن پێم وایە چواری پارتیە دوانی یەکێتیە بەڕێز کاقوبادی لێ ئەوی کەشم پێم وایە برادێکە ناوی وەڵاهی ناوەکەیم تاوە لە یاد نییە بەس کاوکو بەم باسکردی دوکتۆر عەلی سندیە لەگەڵ بەڕێز نێچیروان بارزانیە لەگەڵ کاقوبات تاڵەبانیە لەگەڵ وەزیری دارایی ئەم کاک ڕابەرە کە ئێستا بۆتە وەزیری دارایی بە وەکالەت ئەی بابڕێەوە لەگەڵ برادێکی ناوی کاک زاگرۆتە لەگەڵ نووری عوسمان 7 کەسن 5 پارتیە دوانی یەکێتیە ئەی بۆ لە گۆمەڵی تیانێ ئەم ڕوبەڕووی قەیرانە ئەی بۆ لە یەکگرتووی تیانێ کە ناو حکوومەتان ئەوە گۆڕان خەی ناکە شار بە دەرکراوین ئێمە بەڵام ئەوان بۆچی لێوێن قبوڵیەکەن ناکرێ ئەم وڵاتە تەنها بەدەست حیزبێکەوە بەڕێوە مەسیری ئەم وڵاتە تەنها دراوە دەست پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ خەباتی پارتی دیموکراتیەکان بۆ هەموو ئەو نیزاڵەی کە هەیەە مەفروض نییە ئەو نیزاڵی خوان ناشرین بکەن ئەوان حکوومەتی هەموو خەڵکی کوردستانن ئەگەر حکوومەتی تەنها یەک منتیقن و بۆ یەک منتیقەشان زە ناکرێت پێشمەرگەی سەر لە بەرەکانی جەنگ بێ ئاسایی شەو نخونیە کێشێ مامۆستا لە مەکتەبە تۆ چۆن ڕەوایە بینی مناڵی پێشمەرگەیەکی ئێستا 5 دیناری پێ لێ بچێتە ناو مەکتەبەکەی خۆی ناکرێ ئەمە ناکرێ ئەم شتە قبول بکرێت یعنی بە هیچ جۆرێ ئەمە قابلی قبول نییە بەڵام سەبارەت بە خەڵک و سەبارەت بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەوانیش بێدەنگن من حتا باسی سلێمانیت کرد جەناب زۆر لەسەر ئەوە بکەم اتفاقە نابێتە بێدەنگی خەڵک من یەکێک لە ئەگەر جەنان سەرنج نووسینەکەی من دابێ من 18 خاڵم نووسی پێش ئەوەی ڕێکەوتنەگەر لەگەڵ یەکی نیشتیمانی کوردستان واژۆ بکرێت یەکێ نقطەکانی منەوەی هیوادارم ئەم ڕێکەوتنە کارێن نەکات دەم و دەستی ئێمە کە لە بچە بکات بەرامبەر بەو ناحەقیانەی کە لە زۆنی سەوزا ئەکرێ ئێمە ناکرێ بێدەنگ بین لەبەرەوە ئێستا منەوە لە ڕێگای بەڕێستەوە ڕەخنە لە یەکی نیشتیمانی کوردستان ئەگەر بکە لە حکوومەتایە لەبەرەوە ئەم ڕێکەوتنەکە کراوە خۆ چۆن ڕەخنە لە پارتیەگرم لە یەکێتیشەگرمەوە لە کۆمەڵیشم کردەوە وەزیرەکانی ئێوەشم کردووە ئەوە لە یەکگرتووی ئیسلامی شەگرم کە ئێوە لە ناو حکوومەتان ڕاستە تۆ وەزیری ناکرێ بێدەنگ بی کوا بەیانێک چاپەکەی تەلەڤیزیۆنی لەگەڵ قسەی میدیا جیا لەگەڵ ئیمزا واژۆ من ئێمە نەخراوەتە دەنگ ئیجازە بدە یەک شتە با بەڕێز بڵێم من داوای لێپێچینەوەیەکم کرد لە بەڕێز نێچیروان بارزانی و داوای کۆبوونەوەیکی ناسایی پەرلەمانم کرد ئەلەو ماوەی پێشوە پێش 2 مانگ داوای کۆبوونەوەم کرد کە لە یەکی ئینەوە لە یەکی نۆ عفو لە یەکی چوارەوە کە پەرلەمان دەستی کردەوە کارەکە یەکی سێ بووە لە یەکی سێوە من داوام کرد مەجموعەیە برادەر کە لەسەر تەلەڤیزیۆن زۆر بە زەقی قسەیانە کرد بەڵام کاتی هاتە سەر واژۆکردن وتیان ئێمە بۆ لێپێچینەوە ئیمزا ناکەین بۆ ئەوی خۆشتیا بەزنەوەی گۆڕا لەی ئێوەشی تیا بوو لەی خۆش لەی ئێمەشی تیا بوو قسە جیایە لەگەڵ واژۆ پیاو ئەبێ کە هاتە سەر واژۆکردن ئەوە وەزیرەکەی بەڕێزت لەسەر ئەعلام قسەکە نەخێر من بم لە بەڕێز لە جادی بەڕێز کاک عەبدوستار سبێنی ئەڵم بەڕێز نێچیروان بارزانی وەزارەتەکەی من دیفاع لە وەزارەتەکەی خۆمەکەم بەڵام وەزارەتەکەی و بە پێی هەموودا تاو ئامارەکان ڕێژێکی شکاڵکردن بەرز بۆتەوە تا ڕەدەیەک توانێتی بە قسەی جوتیانە خزمەت خەڵک جوتی خەڵک قوتی نیە مۆزەفەکانی خۆی مەموتیانی وەریگرن نابێت کارمەندەکانە تێرکەی چۆن مەسەلە داهات نییە تۆ مەجموعەیە کارمەند الراعی والرعیە زۆر باش کاک عەبدوستار ڕاعیە کاک مەولود باوەمرات ڕاعیە لە وەزارەتی مواصلات کاک ئەو دوو وەزیرە هی ئەوەوە نیە کاک دەربازی کاک کۆچرەت ڕاعیە لە وەزارەتی ڕێگاوبان ئەوانە ڕاعین ڕعیان هەیە پێویستە پارێزگاری لە ڕعیەکانی خۆیان بکەن پێویستە لە بەردەم بەڕێز نێچیروان بڵێن کاکە ئێمە ئەم کارمەندانەمان هەیە ناکرێ موچەیان نەبێ قەیناکە وەزیرەکانی پارتی بێدەنگن ناتوانن بەرامبەر کاک نێچیروان بارزانی قسە بکەن بەڵام ئەمان خۆ پارتی نین کاک نێچی کا ئەکەین بەسی بێ موچەت کرد بە نیوت کرد بە ڕوبعەکەش نادەی چ منتیقێکی تایە پارەش لەبەردەستایە
پارەش لە بانقە حکوومەتەکانە نییە هەمووی لە بانکێکە مساعدە فەرموو لە بانکێکە کە خزمی زۆر نزیکی بەڕێزکاری نێچیروان بارزانانی کاکە لە بانقی کوردستان ئەخە نابێت کاکە ئەم وڵاتە بەم شێوەیە نابێ بڕێوە وەڵڵاهی من وەکو کورد قسەیەکەم وەڵڵاهی وەکو گۆڕان قسە ناکەمە لێرە بە هیچ جۆرێک گۆڕان وەڵ من ڕەخنە من لە گۆڕانیش گرتووە لە خۆتان نەزان یعنی من ڕەخنە ئەگرم ڕەخنە حتا لە حیزبەکەی خۆشمە گرم بەڵێ سوپاس لەبەرەوە من داوا ئەەکەم تکا ئەەکەم یعنی بە کاک نێچیروان بارزانانی ئەڵێم بە کاک مەسعود وەک سەرۆکی پارتی پێ ئەڵێم ناکرێ ئەم میلەتە بەم شێوەیە بچەوسێنەوە بەڵێ سوپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێزکار عەلی ئەگەر بینەوە لای بەڕێزت پێشتر باست لەوە کرد کە مەسەلەی برسیکردنی خەڵک ئەوەی کە حکوومەت پەروەردە دەکات تاوانێکی دژە مرۆڤایەتی ئایا ئێوە بۆ تاکو ئێستا یعنی ئەگەر کۆڕبەندەکەتان کۆڕبەندێکی فراوانە تاکو ئێستا ئەم پرسەتان مەسەر نەجوڵاندە لە ڕووی یاسایە و ئەگەر ئایا بەنیازن لە ناوخۆ یاخود لە دەرەوەش ئەم پرسە بجوڵێنن ئەمە هەڵوێستی خۆم بوو دەرم بڕی و ئەو کۆربەندە ئاگاداری چەند ڕۆژێکە دامەزراوە هێشتا ئارمێکی هێشتا تازەیە و ئەم هەنگاوەی کەنای کە نەدانی موچەی پرۆتستۆ کرد و هەڵوێستی وەرگرت دیارە هەنگاوێکی باشە بەڵام کۆربەندەکە تازەی و هیوادارم کاری باشتر بکات من بۆ خۆم بە وردی تەعامل لەگەڵ ژمارە ئەەکەم یعنی ئەوە نییە باوەڕم بە هەموو ئاژمارەیەک نییە ڕۆژانە چەندین گۆڤار ڕۆژنامەی ئابووری دەخوێنمەوە بە وردی سیرەکەم ئەو داهاتەی ئێستا لە کوردستانە هەیە زیاترە لەو موچەیەی لەو ئیلتزاماتە ئابووری حکومەت دەیدات پاش ئەوەی کە پاشەکەوتی زۆرە ملەی لێ گل دەدرێتەوە بۆیە پێویستە حکومەت ئیلتزاماتەکانی خۆی جێبەجێ کات و ئەگەر ئیلتزاماتی جێبەجێ نەکات ئەگەر بە هۆکاری سیاسیان هەر هەوکارێکی تر موچە تاخیر بکات دەچێتە پای برسیکردنی خەڵکەوە ئەمەش بەڵێ بە پێی یاسای نێودەوڵەتی تاوانی دژی مرۆڤایەتیە و دیارە کە تاوانی دژی مرۆڤایەتی بێت کارکردن لەسەر ئەمە دیسان زەحمەتە یعنی لە شووە کار دەکەیت ئێمە تا ئێستاکە خەڵکی لە کوردستانە جینۆسایدی ئەنجام درراوە ئامەر قەبزی هەیە لە بەغاو لێرە هیچی بەسەر ناکات زۆر دادگای سەر بە خۆمان کوا داواکاری گشتی کوا ئەمانە بۆیە نەسێ زەحمەتە زۆر باشە بە باز لەوە دەکەیت کە خۆی تاوان لە ساینەوە توێکەوە کار بۆ دادگای تاوانبارانیان فالەکەم نەمتوانێت هیچ بکەم زۆر باشە بەڵام بەڕێزت باز لەوە دەکەی ئەوە تاوانێکی دژە مرۆڤایەتی ئایا تاوانی دژە مرۆڤایەتیش ناچێتە چوارچێوەی پێ ناوترێت جینۆساید ئەوەی کە حکوومەت دەکەی ئێستا جینۆسایدە تاوانی نێونەتەوەیە دەچێتە چوارچێوەی سێ تاوانی ئێستا چوار تاوان لە تاوانی نێودەوڵەتی دادەنرێت تاوانی جینۆساید تاوانی جەنگ و تاوانی دژمرۆڤایەتی و تاوانی عیدوان ئەمە بە پێی پایەکانی دادگای تاوانەکان لە دادگای تاوان نێودەوڵەتی ئەمانە هەر چواریان دەچێتە چوارچێوەی تاوانە نێودەوڵەتیەکانە بەڵێ تاوانی قورسن بڵێ لە ئاسی تاوانی جینۆسایدایە تاوانی برسیکردن بەشێکە لە تاوانی دژی مرۆڤایەتی زۆر باشە دوا پرسیارم بۆ بەڕێستان سەبارەت بە هەنگاوەکانی داهاتوتانی ئایا تا ئێستا لە سەرجەم شار و شارۆچکەکان پێویستان بە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکتە بۆەوەی کە ئەم کۆربەندێکی فراوان بێت و بتوانێت فشار لەسەر حکوومەت دروست بکات یاخود بۆ خۆشتان فشارتان لەسەر دروست نەکراوە ئێستا بەڵێ خۆشمان فشارمان لەسەرەوە ئێمەش فشارمان کردووە هەوڵە دەین ئەم کۆربەندە زۆرترین ژمارە ڕێکخرا و چالاکمانان پەیوەندی پێ بکەنەوە تا ئێستاکە بە دیارە کۆربەندێکی سربەخۆیە ینی بە بێ ئیمکاناتی مادی توانیمانە تا ڕادەیەکەنێ لە چالاکوانان لە بەشێکی باش لە شار و شارەچکا و ئیدارە ناوچەیەکان کۆ بکەینەوە هەوڵە دەین لە داهاتوودا کۆبوونەوەی گشتی و کۆبوونەوە لە زۆر ناوچەی تر ئەنجام بدەین بۆی لە داهاتوودا بە قورسایەکی زیاترەوە بتوانین درێژە بە چالاکیەکان بدەین بە تایبەتیش ئەوەی پەیوەندی بە قوتی خەڵکو و کەرامەتی خەڵکو و داخوازەکانی خەڵکەوەی من حەزەکەم یە قسێ بکەم لە چوارچەوەی ئەو قسانەی کە کاک عومەر عینایەتی ڕەخنەی لەوەگرت کە پێشتریش منیش دیسان هەر ڕەخنەم لێگرت پێویستە ئەو حیزبانەی لە ناو ئێتلافی دەسەڵاتان و ئەوانەی هەموو بەشێکن لە ئیتلافی دەسەڵات ئیمڕۆکە شەریکن لە برسیکردنی خەڵک ئەگەر پارە هەبێت موچەی خەڵک نەدرێت ئەمە چێتە چوارچێوەی برسیکردنەوە ئەمەش گوتم ئەمە تاوانی دژی مرۆڤایەتیە بۆیە لە ڕووی قانونی هەمویان بەرپرسیارە دەبن هیوادارم شان لەو بەرپرسیاتێ دەرکەنە دەرەوە و هەڵوێستی خۆیان ڕوونکەنەوە و تەوزیحات بۆ خەڵک دەنزین ئەم موچەیە بۆ نادرێ بە خەڵک بۆ حکومەت ئیلتزاماتە دارایەکانی خۆی جێبەجێ ناکات
ئێمە پێمان خۆش نیە ناڕەزایەتی دەربڕین هیوادارین تا ئەو مادەی ئێمە دیاریمان کردووە حکومت بتوانێت سەربەرزانە ئیلتیزاماتە ئابوورەکانی خۆی جێبەجێ بکات و بەم بەرە ڕەمەزانە بتوانێت موچەی هاوڵاتیانی کوردستان بە تایبەتی خەڵکە فەقیر و هەژارەکە دابین بکات و هیوادارین هیچ کە ئەو پاشەکەوتی زۆرە ملەیە خەڵکی هەژار و فەقیری کوردستان نەگرێتەوە. بەڵا سوپاس دەکەم دواتر گرێنەوە سوپاس بۆ بەڕێستان دیارە کاتمان نەما کاوامەرەگەر بە کورتی بێم و لای بەڕێز سەبارەت بۆی کە بەڕێز پێشتر وتە ئیتیفاقی نێوان گۆڕان ویکێتی بۆتەوە کاریەوەی کە موچە ڕابگیری لەسەرم دوو حیزب پێویستنی پێداچوونەوەی بکەن ئەگەر ئەم سیاسەتە بەردەوام بێت خۆی بەفروز بوو ئەم ئیتیفاقە ئەگەر ئەم ئیتیفاقە ئەم دوو ئامانجە پێکێ کارێکی باشیان کرد یەکەم ئەم قەیرانە سیاسی کە هەیە لە چەقبستووی دەریبێنێ دووەم قەیرانی دەرایی ئەگەر نتوانێت حەلکا بەرەو باشی بەرێ ئەو کاتە ئەبێ خەڵک دەستخۆشی بکات لەو ئیتیفاقی کەوا ئێستا لەبینی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕانەکراوە توانی بەم ئاراستەیە کار بکە خۆ ئیتیفاق بۆ چییە بۆ نێ خەڵک خۆش بژی بۆ بەرژەوەندی خەڵک نییە ئەم ئیتیفاقی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزنەوەی گۆڕان بۆ ئەمە کراوە ئەبێ چاوەڕێ بکەین زین تاکەی دەرەنجامێ بەڵام بە هیچ جۆرێک ئەم ئیتیفاقە ناکاتە ئەوەی چالاکوانەکانی بزودنەوەی گۆڕان و ئەندام پەرلەمانەکانی بزودنەوەی گۆڕان و ئەندامی ئەنجومی پارێزگاکان بە هیچ ژێوەیە بێدەنگ بن لە هەر کەم و کورتیە ئەگەر وەزیرێکی نیشتیمانی کوردستانیکەمدا زیان نییە بۆ خەڵک مەسەلەن بۆ ئەم ئیتیفاقەوە موچەی خەڵک ڕابێت لەوانەیە ئێستا تۆزێک ئەوەی کە ئێستا کراوە جۆرێککە لەو سەرکردنە بێ کە بۆم باس کردی ئەم ئیتیفاقەش جۆرێ بێ لە سەرکردن یاعیسە حالیەن تقریبا خەڵک تۆجە سەر بووە چاوەڕێک بزانێ ئەم ئیتیفاقە ئەنجامەکەی چیە بێ بەس من لێرە پێم خۆش بوو تەوزیعێکی کە بە بەڕێز بدەم من ئەڵێم ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەک ئەتوانێت موچە بدا ئەتوانێت فەرمانگەکانیش باشتر بەڕێ بکە ئەتوانێت پرۆژەش جێبەجێ بکە لە یادت نەچێ دەیان مەقاول ئیفلاسی کرد سەدان مەقاول ئیفلاسی کردووە پارەی لای حکوومەتە بنەوە ئێستا سێ پرۆژەی زۆر گرنگ بەیانی بە چاوی مشتری سێری جادەی بازنەیی مەلیک محمود کە لە سلێمانی کە من یاومە داواکاری گشتی بزانە چ وەزعیەتێکە هەمووی وشک بوو جادەی بینی تاسڵوجە سلێمانی سبێنە بچۆ سێری کە وشک بوو ئەمە بە داواکم بە ئەمانەش پرۆژەن پێویستە بودجەیان بۆ تەرخان بکرێ بۆ لە هەولێر ئەکرێ سێری جادە بازنەیەکەی هەولێر بە هیچ جۆرێ من بێگومان بە لەوەی وەکو ئێرە نیاوێت نەوەستاوە پرۆژە نەخێر پرۆژەی ئەو جۆرە مەسەن سەوزکردنی ناوشار ئاودێریەکەی و سیانەکەی و بژارکردنەکەی نەوەستاوە پرۆژەی گرنگیش هەیە لە هەولێر نەوەستاوە پرۆژەی جادەی 120 مەتری لە هەولێر هەیە بای 500 ملیۆن دلارە نەوەستاوە بەڵام پرۆژەی نێوان هەڵەبجە سەیسایە کە لە 170 تەواو بۆ پرۆژەکە وەستاوە ئەمە ئەلکەیل بمیکیالەینە ئەمە ناحەقی و زوڵم و ستەمە پرۆژەیەک کە لە ئینجازایە لە پێش قەیرانی داراییەوە ئەیوەستێنی بەڵام پرۆژەیەک لە ئیدەی لە قەیرانی دارایە دروستکەی پرۆژەی جادەی چوارڕێی کۆبانی ئەوەی کە لێرەیە گەرمەی قەیرانی دارایە دەستیان پێ کرد و پرۆژەکەشیان تەواو کرد پرۆژەی 120 مەتری لە قەیرانی دارایە دەستی پێکراوە نەژوەستێنراوە ئیشی لێکن بەڵام پرۆژەی جادەی پێنجوێن وەستاوە پرۆژەی جادەی دەربەندی خان وەستاوە دەربەندی خان کەلار دەربەندی خان سلەیمانی وەستاوە پرۆژەی جادەی سەی سایق هەڵەبجە وەستاوە ئەمە کەواتە ئەم منتیقەیە پشتگوێ خراوە پەیامت بۆ هاوڵاتیان چییە دووە من پەیامی من بۆ هەبوو هاوڵاتیەک هەموو کارمەندانی ناکرێ ئەم ستەمە قبول بکەن کاکە هیچ نەبێ پایکۆی داوامەکەتان بکەن بەڵام ئەو لە زەرری هاوڵاتیانە لە بۆ لە زەرری هاوڵاتیان کاکە ئەزین چۆنەکە ناکرێ من ئەو مناڵی ئەو کارمە مناڵی پێشمەرگە برسی بێ ئەمە حەلە ئەبێ فشار بخەیتە سەر ناکرێ بێدەنگ بن بەڵای زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان ئەندازیار عومەر عنایەت لە ستودیۆی سەرکێروە کاک عەلی مەحموود ئەندامی دەستەی کۆڕبەندی ناڕەزایی لە کوردستان کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەرانی بەڕێز تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ